خۆم بە خۆشحاڵ دەزانم مامۆستاجان کە ئەو دەرفەتەن بۆ ڕەخسا لە خزمەت ئەوەی بەڕێز هەندێک لەو خزمەتانی کە بۆ من کراوە من وەکو وەفایەک وەکو ئەمانەتێک ئینشاڵڵا بیگەینەوە هاوڕێکانم لە نەزەریەوە بیخینە عەمەلی. مامۆستاجان پێشەشی هەر شتێ بمانەوە قیمەتی بزانین دەفەرمێ الأشياء يعرف بأضدادها، شتەکان بە هاودژەکانیان دەناسرێن. چاڵاکی کاتێک پێوترێت چاڵاکی کە لە پێشووترە کەسێک تەمبەڵ بوو بێ دواتر چالاک بێ وسا دەزانێت چاڵاکی واتاچی. جا من لێم سەرتا باسی پێش یادگە دەکەم خولی یادگە. حقیقەتەن وەکو هەر کەسێکی ئاسایی خوێندنمان کردووە ئیبتدایی ناوەندی دوا ناوەندی زانکۆ حجرەمان بینیوە هەموو ئەمانە کەم تا زۆر سوودمان لێی بینیوە الحەمدولله. بەڵام سوود بینینێک بەڕاستی یعنی بە عەرەقکردن شەو نخۆنی یعنی وامان لێ هاتبوو بە ڕادەیەک من چەند جار گریام لەبەر ئەوەی کە شتێکم بۆ لەبەر نەکراوە لەبەری کە شتێکم لەبەر کردووە لە بیرم چۆتەوە. یەکێک بوومە لەو کەسانەی تا پێش یادگە زۆرترین لە بیرچوونەوەم هەبووە. یعنی بە ڕادەیەک بۆ نمونە ئەگەر 2 مانگ لە مڕاجعەی قورئان دوور کەوتوامەوە 7 جوزە هەر جوزم لەبیر دەچووە. یعنی وام لێ هاتبوو گەشت بە ڕادەیەک دەمت خوا منی خۆش ناوێت. یعنی ئەگەر منی خۆش بوێ ئەو شتم لەبیر ناباتەوە. حتى أو حديثي كبيغمبري خالد فرمي عليه الصلاة والسلام لا تقولوا نسيت القرآن بل قولوا نسي، يعني بيرم بردرا وكما قال في الحديث يعني نلي القرآن بيش كبل القرآن بير بردرا يعني أوم لسر خم تطبيق ده ولا بابتي الروجاني خم بخوا قرب ولا خزان بيوت يعني دايك ميان خوش كميان كسك إيش في راس بدام بقول من الشش شتيله دعوة ذاك بس ما بازار سيان بير دس يعني براديك بدهات ما يعني بونت هنا ودمت مشغول ومسرقالهم يعني أو سبار ببابتي إلى بيرتشون سبار ببابتي الترتيبات يعني حتى كم نكري سوى لسيري كتابة كاني من كان لو أنا صد بوسط بنجابز برنامج مدانا بلان مدانا كما وصاته فرمي شو دامنا بروش بيني ما اشتي زور زخم بوش يعني براسية ودكتور أنا كلو بوارش شارزان كما وصاته فرمي شو عاطفة زور برزة كشتى دنسي بياني زي بزيناك يبوي دوتري عفرته كان ئەگەر بیانی وعدی لە پیاوەکانی وەرگرن زیاتر لە شەو وعدەکانی لەوەردەگرن پێ دەزانن لە ڕۆژ دەبێتە کەسێکی دیکە. الحەمدولله يعني دوای بینینی ئەم خولەکە ئێستا مانگ و تقریبا 14 ڕۆژێکە ئەو الحەمدولله لەگەڵین بە کورتی لە خزمەت ئێوەی بەڕێزی خەمەڕووکەوە شتێک لە ژیانی من گۆڕاوە. پێش هەموو شتێک گەورەترین ئامانجی من کە بابەتی عیبادەت بۆ فەزلی خوای گەورە زۆر فەرقی کردو بەڕادەیەک تمنام لك الروجك للروجان احضاري قلب لنا ونيوش هوايا ما بس مفاقة دار الريانية بلام هندي زار ناساري هندي الباسي كي بيغمبري خواه فرمي عليه الصلاة والسلام أنا سيد ولد آدم ولا فخر دفرميهم في الشواي بني يعني قورو في الشواي بني آدم مهيت شان يعني باش أو شان نازي ونالد بلام بيوز ذكاواب جا لو روا السا احضاري قلب يعني زور بأحساني ديت خشوع زور بأحساني ديت بيشتر هل ولا الضالين بخبر ده حاسمه هر أوندا بزاين لركاتي دوم ئەگەر چەند تەخیریشم کردە هەروە بوو ئەین تەمەنام لەکە ڕۆژە لە ڕۆژان فاتحە بخوێنم بزانم لە بسم الله الرحمن الرحیم و تا کۆتایی چیم وت و لە بابەتی دیکەی هیمەت بۆ کۆمەڵی بابەتی سنەن بە هەمان شێوە تەقسیرم هەبوو. الحەمدولله ئێستا لە عیبادەت شکر بۆ خوای گەورە سوودێکی زۆرم لە یادگە بینیوە کە بەپێی ئەو تەکنیک و ڕاهێنانەی کە ئێوە کردوتانە منیش کردوم بە فەزلی خوای گەورە پێگەیشتم. ئەوەی وای کردووە لە عیبادەت زۆر تەرکیزم هەبێ نەخشەی زینی بە وێ ناکردو. خاڵی دووەم لە بابەتی خوێندنم يعني خۆم الحەمدولله خەریزی بەشی مێژوو شکر بۆ خوای گەورە کە زۆرترین خوێندنەوەی تێدایە ئەوەی ڕقم لێ بووایە بابەتی خوێندنەوە من بۆ بیخوێنمەوە خۆ هەر لە بیری دەکەم پێویست ناکە بیخوێنمەوە. الحەمدولله ئێستا کە شتێ دەخوێنمەوە چۆن مامۆستا نمونی باسی بەڕێزیشی باس کردی کە من شەڕی ناپلیۆن دەخوێنمەوە بۆنی بارود دەکەم و تۆزی سەر پێڵاوەکانی ناپلیۆن دەبینم. الحەمدولله من ئێستاکە داخلی شەڕی بەدر دەبم بۆ خوێندنەوە من لەنێو ڕێزی سوپاکە ژماری سەربازەکان دەژمێرم بزانم چەند سەربازە لە مبارزی سەرەتا سێ بەسێ خۆم دەخەمە شوێن یەکێ لەو سەحابانە کە شەڕەکە دەکا لە کاتی مبارزە لە شەڕی ئوحودا دەچمە ناو جەماعەتی تیر هاوێژەکان یعنی ئاوا تداخلی بابەتەکان دەکەم بە فەزلی خوا بۆتە جۆرێک لە یاریکردن بابەتی خوێنەوەی مێژوو سەبارەت بە حیفظیش ئەو فەزلی خوایە بەسەرمان بڕواکە بەدانە ڕۆژێک لاپەڕێکم بۆ لەبەر نەدرا یعنی بەڕادەیەک ماندوو دەبووم چمێشێکە من هەڵە بەردەوام لەو خۆم دەکرد فەزلی خوای گەورە ئێستا مانگو تقریبا 14 ڕۆژە توانیم الحەمدولله حفظی بەسەری خۆم بێنمە 2 دقیقە و نیو بە فەزلی خوای گەورە وەسەمعیش الحەمدولله کە بەخوا قەت سیقەم بخۆم نەبۆشت بەسەمعی هەر هەزم کەم نەکرا بەری الحەمدولله ئێستا هێناومەتە 3 دقیقە بە فەزلی خوای گەورە.
ويعني أواني كوايك من حفظي بصري والسمعي مزور بقوة بيت بدرجة براسي هاندان حيت وكو هاندان نية بڕۆم بخوێنەوە لەسەری هیچ وەکو هاندانیە ئەو هاندانانی کە مامۆستا کردوێتی دوای فەزلی خوا بە دەرەجەیەک باشترین هۆکار بوو کە ئەم پێ بکەم. دووەم شت هیچ شتێک نییە کە گرنگ نەبێ لەم خولە بەڕێزان هەمووی گرنگە ڕۆژە لە یەکەمی سەر کوردستانە پرسیکە لە پۆلی خۆمان بوو ئێشی لە ساڵەکان وتم باشە چۆن دەتوانێت وتی لە بەرگ بۆ بەرگ وتی پێشەچیشم لەبەر دەکرد هیچ شتێک نەبوو لەو کتابێک کە من دەیخوێنەمی پۆلی شەش کە گرنگ نەبێت چی دمت نەوەک لە پێشەچی شتێک بێتەوە کە مستەحیلە بێتەوە واتە لە خولەکە بەڕێزان هەموو ڕاهێنانێکم کردو بە فەزل هیچم ئیهمال نەکردەوە ئەوەی کە بچووک بۆ لای من بە گەورەم زانی دەڵێ کە لە مبارەزە و ڕوبەڕووبوونەوەی مێرولێشی حسابی بۆ بکە چونکە ئەگەر بۆ ئەو مبارەزە و ڕوبەڕووبوونەوەیە زۆرە مازیە بە کەڵک نەهاتە نەداهاتە ساحەکە دیارە شتێکی پێە جا هەر تەکنیشە لەم خولە عەرز دەکرێت مامۆستا بەڕێزەکان باسی دەکەن دڵنیا بە شتێکی زۆر گەورەی لە پشتە واتە بە گەورەی بزانن. یەکێ لەو شتانێک کە بەڕاستی زۆر سوودم لێ بینیوە لەم خولە ئەوەیە کە تەرتیبی ناوماڵی خۆ یعنی الحەمدولillah پێشتر ئەگەر شتێکم دابنایە نەمدەزانی لە کوێم داناوە یعنی بەخوا بەچەند ڕۆژ بۆی دەگەڕام نەمدەدۆزێت ئێستا هەر مجرد ئاوە چاوم دادەخەم ڕێک ئەو شوێن دێتە بەرچاو بە فەزلی خوای گەورە سەیری دیوار دەکەم لاپەڕی قورئان دێتە بەرچاو من خوای گەورە لە ڕیابمان پارێزێ و قسەن بەس بۆ هاندانی ئەوێ بەخوا یعنی جۆ لە بەرامبەرم دەگرم بەرامبەر قسە دەکە ئەم ڕێک دەیکەمە فیلم و کەسا قسە دەکە ئەمێک ڕاستە خۆ دەیکەمەوێنە ژمارە لەبەرکردن بەخوا ژمارە تەلەفۆنی خۆم بۆ لەبەر نەکرا کۆدی ئەوەی ڕەمزی فەیسبووکەکەم 20 جار گۆڕیوە چکە بۆم لەبەر نەکرا ئێستا ژمارە لەبەرکردن بۆ تەیاری لە دادەنیشم ئەوە سەد بۆ منە زیاتر کەمتر ژمارە لەبەر دەکەم بەبێ ئەوەی غەڵەتی تێدا بکەم الحەمدولillah هەمووشی فەزلەکەی بۆچی دەگەڕێتەوە بەڕاستی فەزلەکەی یەکەم جار بۆ خوا کە خالق دەفەرمێ لەقد خلقنا الإنسان في أحسن تقويم پاشان بۆچی دەفەرمێ الفضل للمبتدي وإن أحسن المقتدي فەزل و چاکە بۆ کەسێ دەگەڕێتەوە کە دەست پێک یارمەتی تۆی داوە ئەگەر تۆ پێشیشی بخەیت بەڕاستی فەزل و چاکە بۆ مامۆستا بەڕێزان دەگەڕێتەوە بەڕێزان یعنی بەس دوعایان بۆ بکەن وەڵڵا خوا یارمەتیتان دەدا یەکێ لەو شتانی دەفەرمێ لەم یشکری الناس لا یشکری الله ئەوەی شکری خەڵک نەکا شکری خوا ناکە بۆ یادگەتان بەهێز بێ دوعایان بۆ بکەن بۆ یادگەتان بەهێز بێ مەدەحیان کەن بۆ یادگەتان بەهێز بێ ینی خەبەری خەمخۆری ئەوان بڵاوکەنەوە مادوبوونی ئەوان بڵاوکەنەوە ینی ئەوەی کە وای کردو بەڕاستی خوای گەورە یارمەتیم بدا بەتایبەت بابەتی دوعاکردنە بۆ ئەوان ینی دەفەرمێ کە تۆ دوعات کرد بۆ برایەک لە ظهری غیب و خوشێکت مەلایکەتەکانیش دەفەرمن وەلەکە بمثل ذلك ینی تەمەنا دەکەم ئەو بەڕێزانە ببنە کەسانی جیهانی کە هیچیان کەمتر نیە لەوانەی تر کە ئێستا خەڵکانی شوێنیان کەوتون إن شاء الله تعالى هەروەژم لە ئیزنی خوای گەورە ڕاستی من نامێ زۆر لەسەرتان درێژکەمەوە شت زۆر لە دڵمە لەبارەی یادگۆ بیڵێم بەڵام بەڕاستی بعدینی قسەیەکی جوانی هەیە دەڵێم هەر سەدە کەلام شبه دوور بێت بێ قەد بێت دەما پڕ بێت ئەگەر قسە وەکو زێر و گەوهەریش بێ بەڵام کە زۆر بێت يعني تۆزە لە سوود و قیمەتی کەم دەبێتەوە جا خوای گەورە یاوەر بێ إن شاء الله تعالى لە تەرفەتێکی دیکە ئەوە بینەوە خزمەتان و خوای گەورە دەوامی عمری هەموو لایەکدا لەسەر خێر هەر تاچێک کە لەنێو ئەم دەورەیە دانیشتووە کە لە بچووکترین تا گەورەترین بە بچووکەکە نەڵێ من مناڵم گەورەکەش نەڵێ من تەمەنم بەسەر چووە بڕۆ لە قورئان سەیریکە فتیا ڕۆڵی گەورە لەن ئەوانە بۆ کە نێوجەوان و گەنجە سەبار بە کەسێکیش کە تەمەنی دڵێت تەمەنم ڕۆییوە بڕۆن سەیریکە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو کەسە عوزری نییە کە تەمەنی دەگاتە 60 ساڵ یعنی لە قیامەت هیچ ناتوانێت قسەی بکات ناتوانێت بڵێ ئاخر خوایە بۆ لەبەرچی چکە تەمەنی گەیشتە 60 ساڵ واتە بەڕێزان ئاگادار بن تەمەن مانای ئەوە نییە کە تۆ لەوە دوام مەعزوری نەوەڵە تا تەمەنت بڕوا زیاتر عوزرەکانتان دەبێت خوای گەورە موفقتان کە بارەک الله فیکم